سڵاوتان لێبێ خۆشەویستان لە دیداری تایبەتەوە لەگەڵتانم دیداری تایبەتی ئەم جارم تایبەت کردووە بە ڕۆژی گیانی زمانی دایک. زمانی دایک ینی بە تایبەتی بۆ میلەتێکی بەردەستی وەکو کورد، ینی گرفتەکانی بەردەمی ئاڵنگارەکانی بەردەمی و لەگەڵ دکتۆرێکە هەم پرسە ئەوروژێنم یاخود پرۆفیسۆر هۆگر مەحموود وەکو مامۆسای زانکۆ لە بشی زمان ئەم باسە دەوروژێنم هەوڵدەیەم زۆر کوردانە و کوردیانە بتوێم. جا نازانم لەگەڵ دکتۆرە ئەتوانم بۆ پەتیە ینی کوردی زۆر پەتیە. کاک دکتۆر بەخێراتی. زۆر سپاس دکتۆر گیان. بپرسم لەوەی گرفتەکانی بەردەم زمانی کوردی چیە و ڕۆژی گیانی زمان بۆ زمانەکان بەعام بەگشتی لە دنیاە بۆ کورد چ تایبەتمەندیەکی هەیە و کورد لەکوێوە دەستی پێ کردووە ئێستا لەکوێیە؟ بەڵێ زۆر سپاس. وڵا سەبارەت بۆی ڕۆژی زمانی زگماک دیارە من باو باپیرانی ون و تۆ زمانی زگماکیاوتەوە کە ئەوەش ڕاسترە. زمانی زگماک لە ڕاستیە بە خوێنی کۆمەڵێک مەبەستم یادەکەیەتی کۆمەڵێک خوێنکاری زانکۆی بەنگالی بەنگلادێش ئەمە هاتە ئاراوە. ئەوە لە ساڵی 52 چەند خوێنکارێکیان لێ کوژرا لەبەرەوەی لە پێناوی زمانە خۆپیشانانیان کردبوو. دواتر ئەوان هەر بەردەوام بوون لە خۆپیشانان. بۆچی ئەمە؟ چونکە پاکستان کە جیابەوە لە هەند ئەو ئەیویست زمانی خۆی بسەپێنێ بەسەر بەنگالیەکانە. دیارە ئەوان زمانی خۆیان هەبوو، لەبەرەوە ئەوان کۆڵیان نیا و بەردەوام بوون لە سەر خۆپیشانان تا ئەوەی لە ساڵی 1956 دانرا بە زمانەکەیانە وەک زمانیشی فەرمی و دوجاریش هەر بەردەوام بوون تا لە ساڵی هەفتایە ئەوان سەربەخۆیان بەدەستێنا. لە کۆتایینەوەکانە ئەوان لە نەتەوە یەکگرتوەکان هەوڵی زۆریان نا بۆ ئەوەی ئەو ڕۆژە بێتە ڕۆژێکی جیهانی، واتە ئەو ڕۆژەی کەوا شەید منار و هاوڕێکانی وەک خوێنکاری زانکۆ شەهید بوون لە پێناوی زمانە، ئەو ڕۆژە بکرێتە ڕۆژی زمانی زگماک لە هەموو جیهانە. و دروست ئەوانیش نەتەوە یەکگرتوەکان و یۆنسکۆ بەدەنگ ئەوە هاتن و ئێستا لەو کاتەوە یاد ئەکرێتەوە و خەڵات بە کۆمەڵێک لەوانەی کە لە ڕاژی زمانی زگماکان ساڵانە پێشکەشەکرێت. ئەمە تەبەن وەکو باگراوندێکی مێژووی کە باس کرد سەبەبی دانانی ئەو ڕۆژە بۆ کورد ئەم پرسە چەنێک ینی شایانی ئەوە زیاتر لە نەک ڕۆژە زیاتر لە هەموو ڕۆژێ هەموو کاتێک چ لە قسەکرد نابێت لە نووسی نابێت لە کۆی ینی ئەو کایانەی کە زمان کارایە ینی قسە و باز هەڵەگرێت. بە دڵنیاییەوە بۆ ئەو نەتەوانی کەوا زمانیان لێ قەدەغە کراوە، خوێندن بە زمانی خۆیان قەدەغە کراوە تا ئاستی ئەوەی کە زۆر جار ئاخاوتن بە زمانی خۆیان قەدەغە کراوە. ئێمەی کورد بۆ نمونە لە باکوور ڕۆژگارێک لە هێندە ناوچەی ڕۆژهەڵاتیش هێندە سوکایەتی بە زمانەکەمان و لێشۆل بنەتەوەکەمان کراوە کە قەدەغە بۆ پێی بدوێت. وایان کردووە کە مرۆڤی کورد بترسێلەوەی کە بە زمانی خۆی بە دڵنیاییەوە کاتێکە تۆ نەتەوە یەکگرتوەکان ڕۆژێکی واکا بە ڕۆژێکی جیهانی و ئەوانە لەبەرەوە بۆ ئێمە دروست وایە زۆر گرنگە و ئەبێ زۆر بشکۆ سەیری ئەو ڕۆژە بکرێ. بەڵام ئەمە هەرەوە نییە ڕۆژێک بێت و بڕوا، ئەبێت تۆ کار بۆ ئەوە بکەی کەوا شکۆی زمانەکەی بپارێزی. لە نمونەی ینی ئەمە کە بینیمانەوە لە چەند ڕۆژی ڕابردوو مامۆسایەک کە ینی مناڵانی کوردفێری کوردیەکە دێتە زیندانەوە کە بەمەسم لە زارایە. بەڵێ بە دڵنیاییەوە تۆ سەرنج بە بۆچی نەکەر ڕۆژهەڵات نەکەر باکوور هەموو ئەو نەتەوانەی کە ژێردەستن هەمیشە داگیرکەرەکە هەوڵی یاوە کەلتور و زمانی خۆی بەسەر ئەوان نابسەپێنێ. هۆکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ چونکە تۆ کاتێک کە ئەڵەی نەتەوە کە ئەڵی من نەتەوەیەکەم ئێنەتەوە گرنگترین شتێکە کۆڵەکەی مانەوەی ئەو نەتەوەیە زمانەکەیەتی. زمان چۆن بڵێ مێژووی نەتەوەکە ئاوەزمەندی نەتەوەکە تۆ لە ناو زمانەکە ئەتوانی بیبینیتەوە. کاتێککە تۆ زمانە لە دەزا زۆرن ئەو شتانی کە تۆ لە دەست داوە بەبی ئەوەی بەخۆ بزانێت. بۆیە کۆی ڕژێمەکان لە هەر چوار پارچە بەڵێ ینی کێن ینی ئیش لەسەر
سڕینەوە ئاسیمیلاسیۆنی هەر میلەتێکیا بکرێت بە گشتی یعنی سەرەتای دەستپێکی کارەکان دانە لە زمانی ئەو میلەتە یاخودەوە بە دڵنیاییەوە وەک ئەوە وایە تۆ ئەپارتمانێک دروست دەکەی یەکێک لە پایەکان کە گرنگترینیانە چونکە لەو سروشتی ئەو جۆرە بینایە هەیە ئەگەر ئەوە ڕوخان ئێواتە بیناکە ڕوخانەوە لەبەرەوە بەدڵنیاییەوە نەکرد بۆ کورد ئەو نەتەوانی کەوا زمانی زگماکیان لێ قەدەغەکراوە بۆ ماوەی دوور و درێژ لە ئاکامە کە زمانەکە نەما کە بوو بە زمانی داگیرکەرەکە نەتەوەکە نامێنێ هەر بۆ نمونە من گەلە جارە و نمونەیە ئەهێنمەوە میسر ئەمانە نەتەوەیەکی سەربەخۆ بوون ئەمانە قبتیان پێوتراوە زمانی خۆیان هەبوو کەلتوری خۆیان هەبووە و شارستانەتی زۆر مەزنی خۆیانیان هەبوو بەڵام کاتێکە شانازیەکەن بۆ ئەوە باکووری ئەفریقا دیارە لە مەراکیشەوە لە جەزایرەوە لە تونسەوە باکووری ئەفریقا بە شێوەیەکی گشتی ئەوانە ئەمازیغن بەڵام یەک خێڵی عەرەب کاتی خۆی چووە بەنوهیلال بەڵام دوجار بەهۆی دەسەڵات و بەهۆی ئەو زەبر و زەنگ و لایەنێکی تریش بەهۆی ئەوەی کەوا دینەکە وەک پیرۆز سیرکراوە ئەبینی ئێستا میسریەکان زمانەکەیان بووە بە عەرەبی کەلتورەکەی خۆشیان لە دەستداوە لەبەرەوە هەن ئەکادیمیان هەیە کە بەنووسین من سەرچاوم دیوە کە ئەڵێ منەزانم کە ئێمە عەرەب نین بەڵام مادام زمانەکەم بوو بە عەرەبی مادام کەلتورەکەم بە کوردیەکەی لە ناوچوو کەلتورێکی تر منە بێ ئێستا سەر بەو کەلتور و زمانە بم ئەمەیە کە ئێمە لێ ترسین کاتێک کە تۆ زمان لای هەندێک گێلۆکە زمان زۆر بەگرنگ نازاندێ ترسەکە لەوایە ترسەکە لەوایە چکە تۆ کە زمانەوەن کرد یعنی ناسنامەی خۆتەوەن کرد لەگەڵ ئەو هەموو ینی ئاڵنگاریانە لەگەڵ ئەو هەموو تێڵ پێچینە بە تایبەتی ینی بە درێژایی مێژوو تا ڕادەیەک ینی ئەمە توانین بڵێن زمانی کوردی باشە بەم وەزع ماوەتەوە یاخود لە ئاستێکی ینی باڵایە زمانی کوردی لەبەرەی کە ئەمە ئەچینە نێو مێژوو ینی ئەخوێنون لە زمانی قەدیمانەوە ینی تا ڕادەیەک زمانەکە ئێمە تێکەڵ لە تورکی لە عەرەبی لە فارسی بەڵام کەینەوە بە تایبەتی جان هەزانم سەرنج دکتۆر چێ بۆ بە تایبەتی لەم 30 ساڵی باشوور وڵا پرسێکی تابڵی بەجێە ڕاستیەکەی ئێمە زمانی ئێمە وەکو ئەو ڕەزە بێخاوەنەوا بووە فارس لی بردووە تورک لی بردووە تەنانەت عەرەب لی بردووە من وشەگەلێکی زۆر ئەبینم نەک لە ئێستاوە لە زۆر کۆنەکانەوە لە زۆر ئەو دەقانی کە بە پیرۆزە زاندێ ئەو وشەیە بنەچەکەی عەرەبی نییە لەبەرەوە ڕاستە ئێمە زمانەکە ئێمە هێشتەوە ڕاستە کورد هەرگیز کۆڵی نییەوە 2500 ساڵی ئێمە دەسەڵاتی خۆمانمان لە دەست چووە بەڵام نەتەوەکە کۆڵی نییەوە هەر لە ڕۆژگاری گوئوماتاوە کە وشەکە وشەیەکی کۆنی کوردیە بەواتای گوئو بەواتای گەورە و ماتا بەواتای مات ئەو شۆڕشی کرد بەڵام دوجار سەر نەکەوت و تیاچوو لەو ڕۆژگارەوە کورد هەمیشە کۆڵی نییەوە لەوەی کەوا ئازادی بەدەستبێنێتەوە بەڵام زمانەکە بەڕاستی نەتەوەکەی پاراست نەتەوەکەی پاراست چۆن پاراسی ئەو کاتە ئەم هەلومەرجی ئێستا نەبوو ئەو کاتە خوێندن نەبوو خوێندن ئەگەر بوو بێ لە ڕێی ئاینەکانەوە بووە ئەو ڕێژەیەکی کەمیش بووە لەبەرەوە گوند و شارۆچکەی کوردەواری خەڵکەکە زمانی تری نەزانیوە زمانەکەی خۆی پاراستووە بەڵام لە ئێستاە بەڕاستی زمانی کوردی کەوتۆتە بەر کۆمەڵێک هەڕەشە یەکێک لە هەڕەشەکان خەمساردی بەرپرسانی خۆمانە یەکێک لەوە تەکنۆلۆژیای نوێیە یەکێک لەوە چۆن بڵێکردنەوەی خوێندنگەیە بە هەموو ئەو زمانانەی تر یەکێک لەوانە فرامۆشکردنی خوێندنگەی کوردی و بە کوردی خوێندنە یەکێک لەوانە چۆن بڵێ بە دنەدانی ناحەزان ئەوەیە کە تۆ پێناسەی زمانی زگماکە وا بۆ بکەن کە با هەر شار و گوندێ بەو شێوەی خۆی قسەکە بخوێنێ ئێ باشە ئەمە گەروا بێ ئێمە بەڕاستی ئەکەن بە چەندان نەتەوە بۆ هەر لە عەرەبی
عێراقا دیارە عەرەب لە عێراقا نەبووەوە ئەوەی کەوا بە ئاگابێ لە مێژووە زانێ کە مێژووی هاتنە عێراقی عەرەب کەیە بەڵام با بڵین لە مووسڵەوە بیگرە تا زوێر تۆزانی ئەگەر مووسڵاویەک بەو شێوەیە کە لە مووسڵا قسەی پێەکە ئەگەر قسە بکات تۆزانی بەغای یەکتی ناگا تۆزانی هێندێ لایەنی زمان هەیە زوبێریە کە قسە بکە من ئەمە لە خۆمەوە ناڵێم لە بەرەوەی لە مووسڵ ژیاوم لە بەرەوەی ماوەیەک لە بەسرە بووم وا خۆشم پسپۆڕین تاگاتە وڵاتە عەرەبیەکان ینی بە وڵاتی عەربی بە دڵنیاییەوە من لەگەڵیانە جزائریەک لە مەغریبیەک ناگە مەغریبیەک لە ینی بەغایەک ینی بەو شێت تا ڕادەیەکی زۆر ئەوە نییە بڵێ ئەمانە عەرەبن و زمانی عەربی بەکاریانن ئێجا مەبەستمە دکتۆر هاتمە نێو قسەکان تۆ بم بەخشی لەوەی کە چۆن قسە و باسێک هەیە لەلایەن ئەکادیمیستی ینی وەکو بەڕێستانەوە زمانی کوردی بکرێتە زمانێکی ستاندار ینی بە نمونەی زازایە کە لۆڕە لۆڕە هەورامیە گۆرانە سۆرانە باکووری یاخود باشوورە ئەمانە چۆن ئەگەر بکرێنە پرسیارەکە ئەوڵێم چڕکەمەوە ئەگەر بکرێتە زمانێکی ستاندار پێشێلکردنی زار و بنزار و یانی زمانەکانی تر ناکات یاخود کۆکردنەوەی ئەمانە بڕێک زەحمەت نییە من زۆر چاگەزانم کە ئەوە هانان هەیە کە ئەو بیرکردنەوەی هەبێ گوایە ئەگەر ستانداردمان ببێت ئەوە ئەو کاتە بەواتای ئەوە دێکە تۆ زار و گۆڤەرەکانی تر دیارە گۆڤەر بەواتای سەبجالەک بەکارێنم بەواتای ئەوەی ئەوان سرێتەوە بەڵام ئەمە هەرگیز وانە خۆ ئەگەر بیرکردنەوەی وا هەبێ ئەوە وەک ئەوە وایەنەتەوە کە بێوێ دەمارەکانی خۆی ببڕێ ئێو کاتە چۆن ئەمێنێ دوایەوە ستاندارد یعنی وەک ئەو ڕووبارە وایە کە لە هەموو ئەو چەم و جۆگایەنەوە تی ئەرژێ خۆ ئەگەر وانە بێ من ئەپرسم ئایا نەتەوەیەکی تر هەیە کە زار و گۆڤەری نەبێ ئایا ئەنلیس کە ئێستا بەهۆی وریایی خۆیان و عەقڵیانەوە 400 ملیۆن لە جیهانە زمانەکەی ئەسڵەن لەدەستداوە بۆ بە ئینگلیزی بەڵام ئێستا بۆ بە زمانی یەکەم لە جیهانە لە سایی ئەقڵ و لە سایی هێز و ئەوانەوە بەڵام ئایا لە ناو ئەوەی کە پێڵێن بەریتانیای مەزن ئایا ئەوان یەکزارن ئایا کۆکنی لەگەڵ ئەوانی ترا ئاسایی لێگەگەن ئایا سویدیەک ئێڵەفدالەکە لەوەی تر بە ئاسانیەگات ڕۆی دیدگای دکتۆر چیە ینی بۆ ئەوەی کە ئێمە ینی لە باکووریە لە باشووریە ینی لە کۆی ئەمانە پێکەوە کە گەیشتینێک بەڕوون لە یەکتر تێ بگەین من باسی سۆزەکە ناکەم زازایە ینی هەورامیە سۆرانی بادینیە لە یەکتر تێگەین بەڵام بۆ ڕوونیە ناکە بە زمانی زگماک ینی وشەکەی دکتۆر گونجاوترە زگماک بەڵێ ئێمە ئەگەر مەبەستمان بێت ئەگەر لەم 32 ساڵە ئێمە دەم و دەست مادام هەلێک هەڵکەوتووە کە نازانین چونکە تۆزانی من بۆچوونێکم هەیە ڕەنگە خەڵکی تر ئەم بۆچوونە زۆر جێگەی سەرنجی نەبێ من پێم وایە ناوەندێک گیان بڕێەوە با ناوەندێک جەنگەکان دروستەکان ناوەندێک نەتەوەیەک ئەتاسیێنێ دەوڵەتان دروستەکە ئەو بۆچوونی منە ڕەنگە خەڵکی تر ئەو بۆچوونێ نەبێ بەڵام پرسەکە ئەوەیە سەبارەت بە زمان ئەگەر ئێمە لەم 32 ساڵە گەرما و گەرم ئێمە لە هەوڵی ئەوە بووینایە دەستگایەکمان بۆ فەرهەنگی زمانی کوردی واتە کوردی و ئەمە کێمان بێنایە ئەمە زمانزانان و زمانەوانانمان بێنایە دیارەکە من نەڵێم زمان و زمانەوان دوو زاراوەی جیاوازن زمانەوان کەسی زمانزان و ئەکادیمیشە بەڵام زمانزان وەک ئەوەی نەنکی تۆ نەنکی من باپیری من ئەمە تایەتی خۆی کەسەکە سەلیقەی زمان و توانای زمانی جیاوازە لە یەکیشکە ئەی هەر ئەوەشەکە ئاڵێن فڵان کەس قسەکەرێکی چۆن بڵێ زمان پارا و حازر بەدەستە لەوەی کەوا وشە و شتەکانی فەرهەنگی ئاوازی خۆی بێنێتە ئاخەوتن ئەگەر ئێمە ئەو فەرهەنگەمان دروست کردایە کێشەمان نییە ئەو کاتێک کە ئێمە وەک بەڕێز دکتۆر فەریاد فازڵێ ئەو کاتێکەوە ئێمە ئەلفوبێ ئارامیەکەیان لە باکوور بە فیتی مستەفا کەمال ئەوەی ئێمەش بە دوای ئەوە بە چاولێکەری کرایە لاتینی دکتۆر فەریاد دەڵێ ئێمە لەو کاتەوە عەقڵی ئێمەیان بەش کرد ئەم قسەیە من بۆ ئەەکەم ئەگەر هاتو ئێمە ئەو فەرهەنگەمان بسازانایە ئەو دەستگایەمان دروست کردایە نەبوایە بۆی کەوا
تۆ خزمی منی بهێنموناوە بنێم زمانزان و زمانەوان نەخێر ئێمە بەپی ئەو توانایی کە لە کەسەکە هەیە بەپی ئاستە ئەکادمیەکەی بەپی زمانزانیەکەی ئەوانە بێنی بۆ نمونە کۆڕی زانیاری کورد لە ساڵی هەفتایە کێی تیا بوو هەژاری مکریانی تیا بوو شکر مستەفای تیا بوو ئەو پیاوانی تیا بوو مەسعود محەممەدی تیا بوو ئەوانی کەوا تۆ ئێستاش ئەگەر شتەکانیان بخوێنین تۆ چێژ وەرەگری شتەکانیان ئەگەر ئێمە ئەو فەرهەنگەمان بسازانایە و دوجاریش مادام هەلومەرج ئەوەیە کە بەشێکمان ئێستا بە ئەلفوبێی لاتینی ئەنووسین ئەو کاتە بە لاتینیەکەش و بە ئارامیەکەش کە پیاڵێن ئەلفوبیا عەرەبی کە عەرەبی نییە ئەو کاتە ئەو فەرهەنگە وەکو دوودنی ئەڵمانی وەکو ئۆکسفۆرد هەمان بواە تۆ لەوە نازانی کە کابرا لە چۆرەدەیەکی هەورامانەوە لە کرماشانەوە لە لۆڕستانەوە ئەگەر ئەوەی لە بەردەستا بواە ئەگەر ڕابزانێت لە ناوچەکەی تەچیت بە وشەیە ئاڵێن تۆ زانی کاکە چۆمان من تا فەرهەنگی لەکم نەخین فەرهەنگی بمبەخشە باشووری عەباسی جەلیلیان تا ئەوم نەخوێنەوە یعنی بڕوا بکە وامەزانی نەتەوەکەم بازێ وشەی نییە دیارە ئەو لەکە بەڵام ئای کە پڕێتی لە وشەی ڕەسەنی کوردی جوان کە من هەندێکیانم لای خۆم لە یادگەی مۆبیلەکەما تۆمار کردووە بۆ چونکە من گەڕامەتەوە سەر لایەنی ئیتیمۆلۆجیەکەشی ئەمە وشەی کوردانی جوانی تایە کە ڕەنگە لەم پارچەیە نەمابێ ئەمەیە کە ئەگەر هاتو ئەوان مەبەستیان بواە ئێمە ببینە خاوەنی ئەوەی ستاندارد و یاخود پەیوەندەکەمان تۆکمەتر بکەین ئەو فەرهەنگەمان هەبوایە و ساڵانەش ئەمە ئەکراوەکو ئۆکسفۆرد زیاو بکە ئێستا بۆ نمونە لە فەرهەنگی ئۆکسفۆردا وشەی ئەنفالی تایە ئەنفال تۆزانی لە چیەوە چووە لە ماڵوێرانەکەی کوردەوە لە ماڵوێرانەکەی کوردەوە لە جینۆسایدی کوردەوە تێمەگەی ئەنفال و ئەنفەلەزیشن و ئەمانە کەواتە ئێمە ژمانتوانی ساڵانە با ئەوانی کەوا تەکنۆلۆژیای نوێی هێنێ بەپێی زمانەکەی خۆمان ئەوەشی تێبچوایە بەڵام لە لایەکی ترەوە سەبارەت بە پرسەکەت ئایا ئێمە بەڕاستی ستانداردمان نەبوو یاخود ستاندارد بۆ نەتەوەکانی کە چۆن دروست بووە ستاندارد کۆمەڵێک شت ستاندارد دروست دەکات یەکێک لەوانە دەسەڵاتە یەکێک لەوانە ئەدەبی باڵایە یەکێک لەوانە عەقڵە گەورەکانە تۆ سیر کە دانتی خودی دکتۆر حتمما پێو نابڕم بۆی کە پرسیارەکەم بگۆڕم لەوەی خودی ئەکادمیەکان خودی پسپۆڕان لە بواری زمان و زمانزانیە ینی تەباییەکی واتان هەیە لە باسی ینی بە چۆن زمانی کوردی بکرێتە زمانێکی ستاندارد زۆر بەداخەوە ئەڵێم ئێستا هەر شتێک زۆر و بۆر بوو کوردواتنی ئەوە هەر ناوەکەی بخۆیەتی زۆر بۆر ئێستا زۆر و بۆرێکمان هەیە ئێستا ڕەنگە بەس لە باشوورە 20 بەشی کوردی کرابێتەوە من واڵێم زیاتریشە و ئەمەش بەردەوام خەڵک وەرەگیرێ بە لێشاو بۆ ماستەر و دکتۆرا باشە ئەو هەلومەرجەی پیا ئەڕوا ئایا ئەو هەلومەرجەیە کە تۆ لەو سەرەوە ئەکادیمیەکی دروستێ بۆ دروستکە یاخود ئایا ئێمە ئەوانی کە وەریانەگرین ئەمانە خۆیان لە بنەچە زمانزانن واتە مەبەستم کوردیزانن تۆزانی ئەگەر کوردیزان نەبێ تۆ ناتوانی بە خوێندنێکی ئەکادیمی تۆ ئەو بکەی بە کەسێک کە دوایی بێتە زمانەوانێکی سەرکەوتوو نمونەیەک من لەم شەوانە لە ئەو بوومەلەرزانەی باکوورەوە ئەکادیمیەکی ژاپۆنی کە باز لەوەکە ئەڵێ سروشتی ئەو بینایانی ئێمە کە بوومەلەرزە لەوێ ڕێک لەسەر پشتێنەی بوومەلەرزەیە ژاپۆن ئەڵێ کە لەوێ کە خەڵک زۆر ناکوژێ هۆکارەکەی ئەوەیە ئێمە ئەگەر 100 خوێندکاری هەندەسەمان دەربچێ واتە لە بواری تەلارسازیە ئێمە لەو 100 خوێندکارە 5 خوێندکاریان وەرەگرین بۆی کە ئەو بتوانێ دەمبا لەوەی کە کاری چی بکە کە کاری ئەو تەلارسازی و ئەو ڕنگڕێژیە بۆ ئەو شتانە بکە لەوانەش ئێمە ڕەنگە یەکێکیان شتەکانی بیرێتە دەست لای ئێمە ئێستا ئەگەر هات و یەکێک تەلارسازی تەواو بکە بەڵام خزمی بەرپرسێکی گەورە بێ بۆ سبەینێ ئەوەکەن بە هەموو شتێک دوور نییە بیکەن بە وەزیر من ئەزمموی وام هەیە کە خەڵکم دیوە
کۆلێجی تەواو کردو و لاوە کاتێک زانی و هەڵتۆقیەوە وەک وەزیر ئێ بە دڵنیاییەوە کاکە ئەمە ناتوانێت ئەندازیارەکە ئەندازیاری زمان ئەندازیاری بیناسی بەڵێ بە دڵنیاییەوە بە دڵنیای ئەوان هەر کابرایی ژاپۆنی زۆر جوان باسەکە ئەڵێ ئەگەر پزیشکێک هەڵی کرد یەک کەسێ بۆ کوژێ تەلارسازێک ئەگەر هەڵی کرد ئەوە سەدان کەسی بەس لە یەک تەلارا بۆ کوژێ منیش ئەڵێم ئەگەر تۆ ئەیکەی بە زمانەوان بەعتیبار بۆ نۆعیکەوە تۆ وەرێگرتووە بە وەرگرتنی تایبەت و بە واستە و بمانە یاخود بۆ هەلومەرجەیە کە من بەدڵم نییە کە پێوت ئەمە پسپۆڕی زمانە دوایی ڕەنگە هەنێشت بڵێ کە چۆن بڵێ زەبرێک لە نەتەوەکە بە لەلایەنی زمانەوە لە نمونەی ئەوە دکتۆر ینی کۆڕی زانیاری کورد لە هەفتاکانە کە ئەبەسرێت ینی علادین سجادیە مەسعود محەممەدە هەژاری مکریانی ئەم گەورە بلیمەتانی کورد کە هەن ینی بە بەراورد لێ شاوێک لەوەی ئەمە زیاتر لەمە خوێنەوارمان هەیە پسپۆرمان هەیە ینی خوێنەوار بەمانە ئەزانێ بنووسی ئەزانێ بخوێنێتەوە بە بەراوردی ئەو کاتە ینی مقارنەکەن بەراوردەکە نایێتەوە ینی بە ئێستا شۆ ئەکادیمی کورد نیانتوانیەوە ئەو ئیشەی کە کۆڕی زانیاری کورد ساڵانی یاخود بە ئەندازەی هەمبانە بۆرینەی هەژار نیانتوانیەوە ئیشە بکەن لەبەرەوەی دیسان ئەڵێم خۆ ئێستا ئێمە بە ناو هینمان هەیە دامەزراوە هەیە بەڵام ناوە ئەزانی بۆچی ناوە کاکە چۆمان چونکە تۆ کێ لەوێن ئێستا بۆ نمونە ئەکادیمیای کورد چەند ناوێکی پیرۆزە بەڵام ئێمە پێویستمان بە ئەکادیمیەکی زمانە و بە تایبەتیش ئەمە یەکم خاڵێکی تر تۆزانی لە ئەکادیمیا وەک من بیستومەتیایەتی نازانێ بە کوردی بنووسێ تۆ ئەزانی من خۆم خەڵکم دیوە کە ئەندامی ئەکادیمیایە و توێتی ئەم وڵاتە وڵاتی کورد نییە و توێتی ئەم وڵاتە کورد خەڵکێکە کەلتوری نییە ئاڵێ دۆینە و ترخێنەی هەیە و ئاو بێن و دەست بچۆ ئەمەش لە ناو خەڵکە ئاڵێ ێ باشە ئەمە چ بەڵایەک بردێ ناو ئەکادیمیاوە پاشان ئەمە قسە بۆ خەڵک بکە ئەمە ئایا شکۆی میلەتەکە و زمانەکەی هێڵێ لەبەرەوە ئەو کاتی کە ئاڵین ساڵی هەفتا خوێنەوار شکۆی هەبوو ئەوە نەبوو ساڵی هەفتا بەرپرسی ئەو کاتە دوای بەیاننامەی ئازار ئەو بێت بڵێ نەخێر من فڵان مێوە فڵانم ناوێ نا کێ لەبار بوو ئەوە چوو هەر بۆ زانیاری تۆ کاتی خۆی لە ساڵی هەفتایە ئەو گۆڤەری کەوا ڕێچکەی گرتبوو لە کرمانجی ناوەڕاست ئەوە لە ڕۆژگاری بابانە و دوجار لە ڕۆژگاری مەلیکی کوردستان شێ مەحموود پی ئەخوێنرا کاکە پی ئەخوێنرا تێمەگەی لەبەرەوە لە ساڵی هەفتە هەوڵیرا بۆ ئەوەی کە زمانەکە بە کوردیەکەی لەت بکرێ یاخود بە بگۆڕێ لەوەی کەوا ڕێچکەی گرتبوو لە ڕۆژگاری شێخەوە پی ئەخوێنرا بەڵام ئەوە مەلام سوێ بارزانی بۆ ئەو ڕێی بۆ نییە ڕێی بۆ نییە وە کەسیش نەیتوانی بەڵام ئێستا ئێمە ئایا یەکێکمان هەیە ئەمە دەنگی ئەوە بێ بڵێن نەخێر وەزیر هەیە دنەی ئێن کاتێکە زانی ئەرێ ئەیا بە شتێکە ئەم شتە وەک بەرژەوەندی باڵاینەتەوە لە بەرژەوەندی باڵاینەتەوە نییە بە زیان تەواو بێ بەڵام ئایا ئێمەی کورد ئەوەنە هۆشیارین کە خەڵکەکە بڵێ من پێویستم بەوەیە کە ستانداردێکم هەبێ تێمەگەی یاخود ئێمە بەپی ئۆخی هەرکەس بۆ خۆی تۆزانی با سەرنجێکی هەورامان بین هەورامان کە من هەمیشە ئەڵێم ئەوە یەکێکە لە خوێنبەرە سەرکیەکانی نەتەوەی من وەک زمان وەک کەلتور باشە تۆزانی کاکە لە نێوان شار و گوندی شارۆچکەکان و گوندەکانی هەورامانە جیاوازی هەیە تۆ ئەزانی خۆ ئەم جیاوازیە زۆر ئاساییە تۆ ئەزانی لە نێوان سێمێڵ و دهۆکە نێرومە جیاوازی هەیە تۆ ئەزانی من تاکو بە دوای هەندێک لێکۆڵینی خۆمان نەچووم و سەیری سەرچاوی کۆنم نەکرد نەمەزانی بۆچی ناوچەی هەورامان هەندێکیان بە دڵ ئەڵێن زێڵ دەمن کە گەڕامەوە سەیری سەیرەکەم ئەمە لە مادا ئەمە زەرەت ئەی بۆ گۆڕاوە گەیشتمە ئەوەی کەوا گۆڕانەکان چۆن بوون ئێستا لە سلێمانیا کە ئاڵێ زارەترەک بووم من جاران وامەزانی ئەمە پەیوەندی بە زارەوەیە کە سیرەکەم پەیوەندی بە دڵەوەیە بەڵێ دڵم شەقی برد جا لەبەرەوە کاکە ئێمە هەر بەجددی دکتۆر بنکە ئەم قسە و باسانن لەگەڵ ینی کەسان و کەسایەتی خۆکەوە کە وروژانم
يعني بزام قريش هذا بموكو لهال كوشكت يعني براس كل موز زق ما كان انسان عشنا بيت وبخوي يعني لقل خويا دواندنك دروسها كام انا لو يك لقل خويا ايانته بسياره كامل زماني كردي هند زماني تقوله يعني من لم كان روجي رابردو رم كوته يعني ذره تو بيردوزي ريجي اينشتاين كاخوانيته يعني اوجي تكنولوژیا یاخود ئەوجی پێشکەوتنەکانی مرۆڤ لە زەڕێ يعني ئەمە وشەی زەڕەش مانەیە بۆ دەزانم ڕوون بوو پرسیارەکە بەڵێ تێگەم ئێمە باشتێکە پێ بڵێم ڕەنگە زەڕە لە کوردیا بەو واتایە نەبێ وەک فیزیا باسیەکە بەڵام باشتێکی دوورترێ پێ بڵێم لەوە ئێمە ئاینی کە ڕەسەنی خۆمان کە یارسانە ئەم ئاینە هەندێک باس لە نزیکی 1000 ساڵێکەکەن بۆ ئاینەکە هەنێگەڵی 800 ساڵ و ئەمانەگە چی من بڕوام وایە کە ئەمە زۆر کۆنترە بەڵام گۆڕانکاری تیا کراوە لەبەر ئەوەی بسازیە و خەڵکەکە نەکوژێن تا ئێستاش لە کرماشانە سەیری یارسانکە گوشاریان لەسەریا لەسەریانانیە دەباشە دەق هەیە دەق هەیە لە ئاینی یارسانە کە ماوەتەوە لە ئەدەبیاتی با بڵێن یارسانە کە باز لە تەقینەوە گەورەکەکە بەڵێ ئێ باشە ئەمە تۆ مادام شتێکەیە دەکاکە با ئەمە وەربژێڕێ بۆ زمانانی تر بڵێن کاکە دەقێکی وا هەیە نوێ نییە ئێ باشە ئەمە لە کۆوە کورد ئەمەی هێناوە باش نییە لەبەرەوە ئێمە زمانەکەمان تۆ سەرنج بە ئێستا عەرەبی عێراقی ئێمە وتمان بوونی عەرەب لە عێراقا پیاوێکی ڕۆژنبیری وەک حەسەن عەلەوی کە ڕاستە عەرەبە شیعەیە بەڵام پیاوێکی ڕۆژنبیر و حەقبێژە خۆی باز لەوەکە ئەڵێ هەموو تاریخی عەرەب لە من دەقەکەیم لایە بە قسەکردن لە بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەڵێ 1450 ساڵ تۆ بڵێ بەڵام کورد دەڵێ 6000 ساڵ مێژوەکەیەتی تەنانەت باز لەوەکە شاری بەسرە سەرکردەیەکی کورد دروستی کردووە ئەوە دڵنیاشم ئەو بۆچوونە لە 1000 ڕاستە بۆچی قەت دایکانی ئێمە لە سلێمانیان نەیانەوە بەسرە ئەیانم بەسرا لەگەڵ وتێ بەسرا ئەتوانی بۆ ڕێگی ئێتیمۆلۆجیەکەی بگەڕێتەوە تا ڕەسەنی وشەکە بگەڕێتەوە مەبەستم وەیە بڵێم ئەوەی ڕاستی بێ ئێمە زمانەکەمان زمانێکی زۆر تۆکمەیە بەڵام ئێستا لەبەر لێشاوێکی چۆن بڵێ وێرانکاریایە بە تایبەت لێ ناشارمەوە ئەو هەموو کەناڵی تەلەڤیزیۆنە شەوانە بەستۆ گوێ بگرە شتێکە بۆ بژێڕمەوە هەروەکو نوکتە جارێکیش باسم کردووە پرۆفیسۆر بەهشتی دکتۆر عەزەدین جارێک من زۆر خۆشەویستم و مامۆستام بوو کاتی خۆی و هەتا لە چەند سەرێکیشەوە ڕایاڵی خزمایەتیمان هەیە چوون بۆ لای وتی وەرە مژدە بەمێ وتم چییە وتی تەلەڤیزیۆنی شیعەکان داخرا وتم باش کاکە تۆ خۆ کۆمۆنیستی تۆ بۆ پێ خۆشە تەلەڤیزیۆنەکە داخ وتی ئاخە زمانەکەمیان کاولە کرد یعنی من شەوانە خەفە دەخۆم جا دروست بەندەش ئەوەم هەیە شەوانە خەفە دەخۆم شەوانە دکتۆر دروست بپەرژێمە سەر ئەوە لە بەروی کاتەکەم زۆر نەماوە وەکو دووە ینی پرسیارێشم ئەو کاولەیە کە لە دنیای وەرگێڕانی ئێمە یعنی بێ بە چ فیلتەرێک ینی فەرموو ئەو نمونەیەکی هێناوەتەوە ینی ئەسد لە دنیای زمان گۆڕێی ئێمە ینی ئەو زمانە چۆن بە کوردیەک بەو شێوەیە لە ڕووی ڕێزمانەوە هیچ کە کاولێ لە ڕووی خاڵبەندیەوە چۆن ینی دکتۆر ئەیبینێتەوە دکتۆر گیانگەر بتوانی وەکو ئەوە ڕاستی بێ من ئەو شتانی وەرەگێڕێ مەگەر یەکدوانێکی خوێنەری باش و زمانزان پێم بڵێن خوێنوانەتەوە و وەرگێڕانەکەی تۆکمەیە دەنا من نایخوێنمەوە لەبەرەوەی کازانم ئەزانم با نمونەیەکە بەمێ کاکەیە کاتی خۆی دیوانی نووسی بوو بۆی هێنام وتی حەزەکەم سەیرێکی بکەی هەر بەو هەڵانەوەی چەند پەڕێ سێرەکەم لە شوێنێکە مازووی بەواتای گەزۆ بەکارهێناوە ئمە ماڵوێران نییە هاوڕەیەکی من هەیە مامۆسای زانکۆ باز لەوە کاکەیە کاتی خۆی تەحلیقی عەرەبی حەلەقەی بەواتای ڕیشتاشین بۆ مەل بەکارهێناوە مەلەکە لە ئاسمانە ڕیشی تاشی کاکە ئەمە بەڵایە یعنی تۆ ئەگەر تەرجەمەوە بکەی وەرگێڕان فەنە زانستە هونەرە وەرگێڕان لە زمانی عەرەبیە ئەوانی کاتی خۆی شتەکانی فکری چەپیان وەرەگێڕا
یخۆ هەندێکیان خەڵک ڕەچاوی ئەکرد لەبەرەوەی ئەوانە شت بوون هەتا لە بواری ئەدەب و ڕیوایەکانە تۆ زۆر جار سیر بکەی ئەوەی کەوا ئێمە ڕۆژنبیریمان ڕۆژگارێک عەرەبی بوو تۆ گەر وەرجێڕێکی زمان پارا و زمانزان و تۆکمە بواە چێژێکی ترێ لێ بینی پرسەکە ئەمەیە لە ئێستاە ئەویش ماڵوێرانیە چکە هەرچی هەستە ئەچێ لە ڕێی گۆگڵەوە و لە ڕێی فەرهەنگەوە ئەوێ بڵێ متەرجمم کاکەوا نابێ ئەوەی کە پێی ئەڵێ وەرجێر کاکە چۆمان ئەبێ هەنگاوی یەکەم ئەو زمانەی کە لێوەی وەرەجێڕێ لەگەڵ کەلتورەکەیە و ئەو زمانی بۆی وەرەجێڕێ لەگەڵ کەلتورەکەیە بزانێ ئەگەر نەیزانی ئەوە تێگان دروستەکە بۆ چونکە تۆ لە هەموو زمانەکانە ئینسانانەی کە ئەبێ وەرگێڕان کە وەرگێڕانەکەن لە دەگمەنەکانی بەدڵنیا من هەموو جارێ ئەڵێم کاکە هەتا لە بواری ئەدەبە ئەوەی کەوا مامۆستای ئەدەبە ئەبێ پێشوەخت زمانی لە گیرفان نابێ ئەجینا ناتوانێت قسە لە ئەدەب بکاوەک پێویست ئێستا تۆ نووسەرێکی وەکو ژۆلیا کریستیڤا کە باسی ئەدەب بووە کات تۆ سیرەکەی هەموو زمانی لە گیرفان نایە باشە یەکێک کە وەرجێڕانمان بۆکە خۆی کوردیەکەی باش نییە خۆی زمانەکەی تر تەقەتەقێکی لیەکە لە ڕێی فەرهەنگ و لە ڕێی گۆگڵەوە ئەوێ بێوە متەرجم وە کتێبیشی بۆ بڵاوەکرێتەوە آخر دوایی ئەمە ماڵی کورد کاولەکە بۆ چونکە خوێنەرێکی سەرەتایی مەبەستم سەرەتایی لە خوێندنەوە کە ئەم شتەی ئەوە خوێنێتەوە زانیتەوە بەڵام من هاوڕێم هەیە کە ئەڵێ بەسەریا چوینەتەوانێ کە سیرەکەی هەر ماڵوێرانیە ئەوەی هەلومەرجەکەمان لە وڵاتان دامەزراوەی وەرگێڕانی شەیەکا کە چۆمان زۆر چێژم بینی دکتۆر ینی زیاتر لەوە ئەبواە زیاتر لە چەند سعاتێک ئەم قسە و باسە و ینی هەڵی ژەگرێ بەڵام کاتەکەی من دیاری کراوە زۆر سۆز بۆ هات سپاس بۆ ئێوە هەروژی کاک دکتۆر وەگر محمود و کوماوسای زانکۆ کە لەگەڵمان ئابووی زۆر سپاس هەربژین خۆشەویستان ئازان ئێوەش هەمیشە کامران تەندروست بن